هیوادارین حکوومەتی هەرێمی کوردستان ئینشاڵڵا بە نزیکانە کاری چاکمان بۆ بکە، خاستن توێژەری کۆمەڵی مامۆستایان و بە زووترین کات ئەو پاشەکەوتە هەڵگرێت لەسەر موچەر و هیوادارین ئینشاڵڵا ئەو بەرنامەیەکەوە خستراوەتە پەرلەمانەوە چاکسازی لەگەڵ کارتی بایۆمەتری هەتا گەندەڵەکان نامێنێ و ئینشاڵڵا حکوومەت بە زووترین کات پێک بێ و حکوومەت ئەوە نزیکەی 120 تا 130 ڕۆژ ڕۆیشتووە پێک نهاتووە. وا باشە حکوومەت هەتا زوو پێک بێ باشە، لە مەسلحەتی یعنی کۆمەلگایە، لە مەسلحەتی کوردستانیە، یعنی هەم گەنجە پێناسکەوتووە، بەڕاستی پێویستە حکوومەت وەکو باوەک خەمخۆریان بێ. وا باشتر ئەگەر حکوومەتێک پێک هات زۆر جیاوازتر بێ لەوانەی ڕابردوو. من وەک هاوڵاتێکی ئەم هەرێمە زۆر پێخۆشحاڵە بم ئەگەر زوو کابینەی نوێ حکوومەتە دروست بێت. هیوادارم ئەم ململانێ ئەم دژایەتیکردنەی یەکتر بخەنە لاوە، دەستی برایەتی بۆ یەک درێژکەن، بە زووترین کات حکوومەتێکی نوێمان بۆ تەشکیلکەن، دڵسۆزی فەقیر و هەژار و کەم دەرامەتان بێ. هیوادارم موچە بۆ موچەخۆران باشکەن و حکوومەتێکی باشمان بۆ تەشکیلکەن.